کنفرانس روزنامه‌نویسی یا پاریزگار هولیر امید خوشنو هیا لسر مسئله زمان و گرینگیدان زمان ل پاریزگاه داغفه بتایبتی لسر وان تابلوین کناوی وان نب کردینه بریار هنه لی تماشا بکن بنیر جد بشه لهمو اوشوینانی که پیوندارن بو بابتا لنتیجه دا اجراعاتی یکم لگل یان دست پیدا که با پیبجاردن واتا غرامه او زا اوشوینش دگرت و سر گەورەی کۆمپانیاکە تا دوکانێک لە گەڕەکێکی ملی لە بازاڕێکی ملی دوای ئەو ماوەیە لە یەکی چوارەوە واتە هەر شوێنێک تابلۆکانی چا نەکرد بێ نەکرابێتە زمانی کوردی ڕێک نەخرابێتەوە ئەوە بە دڵنیاییەوە پێبژاردنیان پێدەکرێتن و لە دوای ئەوەش خاڵی سێەم بڕیارەکە بەو جۆرەیە لە دوای ئەوەی کە پێبژاردنەکە دەکرێت لە ماوەی یەک دوو ڕۆژ ئەگەر کەسەکە تابلۆکەی بەخۆی لێ نەکرد بێتەوە ئەوە تیمەکانی شارەوانیەکان و هەروەها قایم قامێت تابلۆکان لێ دەکەنەوە و لە نەتیجەشدا ئەو شوێنە بۆ ماوەی چەند ڕۆژێک ڕادەگەیەندرێ شوێنەکە دادەخرێ واتە یەکەم جار هۆشیاریەکەیە بە خۆتان بەشدار بن خاڵی دووەم ئەوەیە پێبژاردنتان پێ دەکرێت خاڵی سێم ئەوەیە تابلۆکەتان لێ دەکرێتەوە و شوێنەکەشتان دادەخرێتن خاڵی چوارەم تایبەتە بەو ناوە شازانەی کە هەنە زۆر ناوی شاسەیە لە کۆمپانیاکان لە شوێنەکان کە ناوی شازن لە بۆ ئەوەش ڕێکارێکی دیکەمان گرتوتە بەر هەم ئاسانکاری لە بۆ ئەو خەڵکە و هەمیش لەو ماوەیە ئەوان دەتوانن ئەو دەرفەتە بقۆزنەوە ئەوەشیان تا یەکی چوار ئەوانەی دەیانەوێت ناوی شوێنەکانیان بگۆڕن کە شوێنەکان یان ناوەکان شازن دەیانەوێت ناوێکی دیکە لە شوێنی ئەو دیاری بکەن لە بۆ جێگاکەیان ئەو دەرفەتە لە بۆ ئەوانیشە هەموو ئەوانەی ئەو کارە دەکەن دەبوردرێن لە هەر ئیجراعاتێکی مالی و ڕێکارەکانی ئاسانکاریان لە بۆ دەکرێتن واتە نایەن سەر لە نوێ مۆڵەتەکانیان دەست پێ بکەنەوە جارێکی دیکە ئیجراعاتە یاساییەکان بگرنە بەر بەڵکو بە ئاسانترین ڕێگا دەتوانن ناوەکانیان بگۆڕن و ئەو ناوە شازانە نەمینێت خاڵی پێنجەم ڕێستۆرانت و شوێنە گەشتیاریەکان لیستی خواردن و ڕێبەر و ڕێنماییەکان دەبێ ئەوانەی تا ئێستاکەش ناوی کوردیان نەبووە دەبێ ئەوان ناوی کوردی ئیزافە بکەن ڕەنگە زۆر لەو شوێنانە بڵێن لە ماوەیەکی قیاسیدایان ئێمە بە چەند ڕۆژێک ناتوانین ئەو بابەتە جێبەجێ بکەین لەوەش چارەسەرمان لە بۆیان دانایە ئەوانیش سوود لەو دەرفەتە وەردەگرن لە 25 شوبات تا یەکی نیسان دەتوانن لە ڕێبەرەکانیان ناوی کوردی زیاد بکەن دوای ئەوە بە هەمان زۆری تابلۆکان ئەو ڕێکارانە لەگەڵ ئەوانیش دەگیرێتە بەر پێبژاردن و پاشانیش داخستن دەست پێ دەکا و ئیجراعاتیان لەگەڵ دەکرێتن بڕیاری شەشەممان تایبەت بوو بەوەی کە ئەو هاوڵاتیە غەیرانەی خۆمان کە ئەوانەی هاوڵاتی بیانینە لێرە کار دەکەن ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین لە فەرمانەکەی سەرۆکی حکوومەتی شاتووە وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها وەزارەتی پەروەردەی ڕاستپاردووە لەگەڵ ئەکادیمیای کوردی میکانیزمێک بدۆزنەوە لە بۆ دەستپێکردنی وەرگرتنی کۆرسی فێربوونی زمان لە بۆ ئەو کەسانەی کە لە کافتریا و ڕێستۆرانت و هوتێل و شوێنە گەشتیاریەکان و لیان لە هەر شوێنێک خەڵکی بیانی کە کار دەکەن لەوەی کە کۆرسی زمانی کوردی وەربگرن و فێرە زمانی کوردی ببن بەڵام ئەوەیان ئێمە هیچ کاتێکمان دیاری نەکردووە تا ئەو میکانزمانە دوا بە دوای جێبەجێبوونی بڕیارەکانی سەرۆکی حکوومەت لەو وەزارەتانی کە باسم لێوە کرد دوای ئەوە ئێمە ڕێکاری دیکەش لەسەر ئەو بابەتە گرینگە ئەفتشتێن و ئومید خۆشنە و پارێزگارێ والی هەولێرێ دەبێژە بنێرن ژبەر و گەلە کوردین مێ ڕۆژاوای کورسانیش بێدارێ هەنە ڕێستۆرانتێوانە جەهێنوانیین کار هەنە ئەف بریارین و ئومید خۆشنە و سەر دەنگ دکات دا ئاخفە گەلێکی گرینگن برینها سرکوزیر کردستان مسرور برزانیش بحثایی که کرده حتی یکی ماه چاران یعنی حتی یکی ماه نیسانه کسی که تابلوی نوان نب کردینه دوی تابلوی نخواه یعنی ناوین رستورانت دکان کارگاه چیه دوی بکن کردی اگر نکن کردی و غرامه ورسران یعنی و جزای پرام بدن و کارمندین مقامی هوليره وورن وان تابلوين بخد داخلين وجهن وانجي ورن قرتن قبط كرن يعني افقلكي كرينجا
کسی که ناوین جهان خو ناوین غریب و شاز لیکرنه دوی ناوی خو بگیرن پروبلم بیروکراتیک جوان را چینابه و آسانکاری جوان را هبه ناوین غریب و شاز براسی به کرسانی گلک یعنی عجیب و غریبن تکوی کامپیوتر جی اینترنت دیجی نابینی که معنا و نوان چیه اوجید وی ناوین خو بگیرن ها تشتکی دنجی پر گرینگی از پا گله کلی راستات ما دشما کافتریان رستورانتان منوی دخازم منوش مراتینه ناوی کردی تدتنه عربی هیا ترکی هیا لی کردی تنه او خودین وان رستورانتان جی کافتریا رستوران چبن گرگ ناوی کردی جی لی زیده بکن جبیستو پنج ماه دیان شباط حتی یک ماه نیسانه کسی کو بیانی الوی درینه و وزارت پرواده آلیکاری بانه بکه و خفیری کردی بکه گلکی باشه اف کیف من جوان بریاران را گلکی هات دستی و صاحبه یعنی که اف بریار ستاندنه